کە هاوڵاتی ئەڵێ من بچم دەنگ بدەم پەرلەمانێک پێک بێت کە توانای لێپرسینەوەی حکوومەتی نەبێت، توانای دانانی یاسای بودجەی نەبێت، توانای ئەوەی نەبێت نوێنەرایەتی ڕاستەقینەی من بکە، بۆچی بچم دەنگ بدەم؟ بۆیە یەکێک لە فەلسەفەکانی هەڵبژاردن ئاڵوگۆڕی دەسەڵاتە. هەڵبژاردنێک هەڵبژاردنە کە ئاڵوگۆڕی دەسەڵاتی لێبێتە پێشەوە، نەخشەی سیاسی بگۆڕێ، توانای ئەوەی هەبێ نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکە. بۆ ئەو مەبەستە ئێمە یەکەم پێمان وایە ئەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە بچێت، دووەم هەمواری یاساکە و شێوازی بەڕێوەبردننی میکانیزمی کۆمیسیۆن بکەین بە جۆرێک کە هەڵبژاردنێک بەڕێوە بچێت لە قازانجی خەڵکی کوردستان بێ. ئەوەی کە حیزبێک پێداگیریەکە لەسەرەوەی یەک باز نەبێ و لەسەرەوەی کە ئەوی تریان لەسەرەوەی مەسەلەن سێ باز نەبێ یا چوار باز نەبێ، ئەوە دلیلی ئەوەیە کە ئەوان بە دوای بەرژەوەندیەکانی خۆیانەوەن. بربەستی سەرەکی دووشتە. یەکەم بێمتمانە بوون بە پرۆسەکانی هەڵبژاردن. ئەمە ئەبێ هەموو لایەنەکان بە هەندی وەربگرن و هەڵبژاردنێک بەڕێوە بەرین متمانە بۆ دەنگ دەربگەڕێتەوە. بربەستی دووەم هەیمەنەی لایەنەکانی دەسەڵاتە. ئەوان بە دوای بەرژەوەندیەکانی خۆیانەوەن ئایانەوێت هەڵبژاردنێک بکرێت کە نەخشەی سیاسی بەم جۆرەی ئێستا نەگۆڕێ کە حکوومەتێکیان هەیە، دوو گیرفانی هەیە، دوو سوپایی هێزی حیزبی هەیە و پەرلەمانێکیان هەیە توانای لێپرسینەوەی حکوومەتی نییە. ئێمە ژەمانەوێ پەرلەمانێکمان هەبێ توانای لێپرسینەوەی حکوومەتی هەبێت، توانای وەرگرتنەوەی متمانەی لە وەزیر و کابینە هەبێ و پەرلەمانێکمان هەبێ بە ئەرکەسەرێکیەکانی هەستێ و نەخشەی سیاسی گۆڕانکاری تیا ڕووبدا و ئەگەرنا بەم جۆرە ئیدارەدانی هەرێمی کوردستان بەردەوام بێ ئێمە ڕوو لە مەترسی گەورەکەین. بەڵام وا دیارە حیزبەکانی دەسەڵات یا نایانەوێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ یا خود ئەیانەوێ هەڵبژاردنێک لە کاتی خۆیان بکرێت کە بەدڵی ئەوان بێت. ئێمە هەمیشە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نبووین لە کات و ساتی دیاریکراوی خۆیان، بەڵام چۆن هەڵبژاردنێکی بێخەوش و دوور لە ساختەکاری و دوور لە تەزویر، هەڵبژاردنێک کە بێتە وەڵامگۆی دەنگدەران و هاونیشتیمانیانی ئەم هەرێمی کوردستانە، وا بکەین نمونەیەکی ڕاستەقینە، نوێنەراتێکی ڕاستەقینە بچێتە پەرلەمان. ئەوەی کە باسێکی سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردن، ئێمە هەر لە سەرەتاوە پێمان وا بوو ئەم یاسای پێویستی بە هەموارکردنەوەیە، لەبەرەوەی یاسایەکە ئەوەنەی زیاتر کاری لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و کاری پەرلەمانتاری کردووە، ئەوەنە تشی نەخسۆتە سەر بڕگە و مادەکانی تایبەت بە پرۆسەی هەڵبژاردنەوە. ئەتوانم بڵێم زۆر بڕگە و مادەیتیایە کە لاستیکیە یاخود با بڵێ مەتاتیە و تەفسیری جیاواز هەڵەگرێ. ئەکرێ زۆر بە وازەحتر هەموارێک بکرێتەوە یان یاسایەکی نەدابڕێژێتەوە کە ئەم پرسانە هەموو یەکلایی کاتەوە و وا بێت کە یاسایەک بۆ ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان زیاتر لە یعنی گونجاو بێت. دیارە پرسی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێک لەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە. ئێمە لە ڕابردوو لە ڕێکەوتنەکانمان لە نیوان لایەنەکان لە هەمومان لەسەرەوە کۆک بووین کە گرنگە ئەم پرسانە بە سازان یەکلایی بکرێتەوە، لایەنەکان بگەنە ئیتیفاق و ڕێکەوتن، پاشان لە پەرلەمان دەنگ لەسەر یاساکە بدرێ و تێپەڕێنرێ، نەک ئەوەی کە بێتە ئەوەی ململانەیەکی سیاسی زۆری نەو کەمینەوە. ئەوە واتە چارەسەری بنەڕەتی بۆ ئەم کێشەیە مێزی گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنەکانە. بەڵام ئەم وێنە سیاسی ئێستا ئەگوزارێ بەداخۆ بەرەو ئەوە ڕواکە لەو وادەیە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت. لێ سادە ئێمە چاوەڕێی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکانین کە بگنە ڕێککەوتن لەسەر کاراکردنەوەی ئەنجومەنی کۆمیسیاران و مەسەری هەمواری یاسی هەڵبژاردنەکان و ئومێد دەکەین کە پەلە بکرێت لەوەی کە چۆن کاتێکی زۆر کەم ماوە لە بەردەستدا و ئێمە پێمان گوتن کە 6 مانگمان پێویستە، ئەو 6 مانگە لە یەکی 4 دەست پێ دەکات کە چەند ڕۆژێکی ماوە تاکو یەکیدا کەوا بڕیار هەڵبژاردنی تێدا ئەنجام بدرێت. بۆیە داواکاری ئێمە بۆ سەرۆکاتی فراکسیۆنەکانە بەڕاستی کە بگەنە سازان و ڕێککەوتن لەسەر بابەتی ئەنجومەنی کۆمیسیارن وەکو بابەتێکی نیشتیمانی تەماشا بکرێت، بەڕاستی نەک بابەتێکی تەسکی حیزبایەتی. دوای ئەوەی کە ئەنجومەنی کۆمیسیارن کارا کراوە، دیارە ئەنجومەنی کۆمیسیارن بەدەستەڵاتی کاملەوە دەست بە ئامادەکاری دەکات بەپێی ئەو خشتێکە لە بەردەستیدایە 6 مانگمان پێویستە. ئەو 6 مانگە دەست بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکرێت تاوەکو کاتی هەڵبژاردنەکان. ئومێد دەکەین کە پرۆسەیەک بێت جیاواز بە لە ئەوەی ڕابردوو بەنسبەت ماوەکە ئەگەر تایەکی چوار ڕێک نەکەون لە سیاسەکان لە فراکسیۆنی پەرلەمانی کوردستان، ئێمە لەوانەیە بە ڕوونکردنەوەی خۆمان هەبێ و ئەو ڕوونکردنەوە دەدەین بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان، سەرۆکاتی هەرێم، سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئێمە کەم تەرخەمین نین لە بەڕاستی لە جێبەجێکردنی ئەو بڕیارە. ئەو فراکسیۆنەکان خۆیان کە ڕێک ناکەون سەبارەت باوەتە و بۆ مەسەلەی ئەوە ئێمە خۆمان ملزەم کراوین بە پێی یاسای ژمارە 4
هەموو وەسائلێکی تازە هەموو تەکنۆلۆژیای تازە بەکاربێن بۆی ڕێگری لێ سەختەکاری بکەین و هەموو ئۆپشنەکان کراون ئومێد دەکەن بە هەموو لایەک بتوانین بە هەموو لایەک هەوڵدەین کە هەڵبژارنێک بن بە هەموو شێوەیەک لە هەڵبژارنەکانی عێراق باشتر ئەگەر کاتەکان کەم بکرێتەوە بەڵێ بێگومان چکە 6 مانگە پێی ساندەری جیهانی دیارە یەک ڕۆژ لەو 6 مانگە کەم بکرێتەوە بێگومان کاریگەری دەبێت لەسەر بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژارنەکان بە شێوەیەکی پاک و بێگەر و بە شێوەیەک لە ئاسی ساندەر جیهانەکاندا